شوله ما درگاه و پنجره های پلاستیکی نه بو خانی ها چتکن بو جامخانه دکان ها چتکن مکتب ها پلاستیکش ترکات دف جمله چی ها همش شویرتین و دیف طلبی ها خدا نخانی بود چتکن پلاستیک جو های باش و خراب وجود مینت سر مشتری کجا کیش کدوید های ارزان و های گران عالم اغلبه عادیت کرد عادیت چت کنه که دیکور گرانه پیچه نبود نه که دیکور لوتریه ماز بیتریه پاکشتریه بترتت بیست شاف یدی عادیه مثلا یه فقیره دی عادی چکت نه مجبوره دیکور چکت اش ترکیه تد همه هیکلش ترکیه تد اکسسواراتش همیش ترکیه تد شرکت ما توزیعت کرد ئێمە وەکو خاوەندە ڕاستەیەک لە نەحەی پیرەمەگرونەوە گەیشتوین تا گەرمیان حەز دەکەین هەموو ناوچەکانی گەرمیان بگەڕێین بەڵام ئێستا بەهۆی لەباری خوارەوە ناتوانین دەرەو بکەین لەو مەنتیقانە ئێستا ئێمە بۆ خۆمان لە نەحەی مەیدان دەرەوەکەین چەنەها ماڵ هەیە گەنمەکەی درەو کردووە لە ماڵا دای کردووە ناتوانێت بیباتە بازاری ڕەش بە سعرێکی کەم بیفرۆشێت لە بەرەوەی مەسروفەی کە تیای کردووە پارەکەی دەری ناکابۆی و هەروەها باڵبەسراوە ناتوانێت بیداتە حکومەتی عێراقی لە بەرەوەی پارەی چەند ساڵێکیان بۆ نەهاتووە ئەجا ئەو خەڵکەش هەمووی گەرمی لە ماڵا داکردووە هیوادارم لایەکیان لێ بکەنەوە لەم فەلاحانە ئەلێ یەکەمەوە وەردێ بڕین دوای ئەوە هێشە دوو هێشی لێ ئەدەی ئەنجاکو ئیتر نەورۆزیا پێشی نەورۆز یا دوای نەورۆز نەورۆزە ئێوە شێنین ئەم بامی ئیتر ئەوە بزانین ڕەحمەت تۆزێت توولە ئەمە ئاویە دەی ئەگەر ڕەحمەت بوارێەوە سەرێ ئەمە ئاوی نات ئەمە دێی باخەنارەیە ئەگەر خوا مڵکی گەرەکایە باخەنارەی بەکەس نێدا لە دوای شارە زوور باخەنارەیە ئێمە چەنای چەند ساڵە باوک و باپیرەمان لەم عەرزاژی ئەم بامێمان کردێ تەماتەمان کردێ باقلە ئەکەین فەلاعەت ئەکەین ئیتر ئیش و کارمانەوە سەر ئەم شوێن و جێوڕێوە دیگری